هیچ. چۆن هیچ؟ یعنی ئەم شارە گەورە و گرانە هیچێکی تیا نەبوو بۆ تۆ؟ لەواچیت جا چۆن ژیان واتێتە سەر؟ ئەزانم ژنەکە، ئەزانم ژیان واناچێتە سەر، بەڵام بڵێم چی؟ ئەوە قەدەرمانە، قەدەر ئەبێ پێ ڕازی بین. ئەوە فەرهاچیەتی؟ ئۆهۆ ژنەکە چوزانم بوا تووڕێە. کوڕەکەم بۆدی بۆ تووڕە پشۆکایی کوڕەکەم پێم بڵێ. باژیان پێوتم ناتوانم بگەڕێمەوە زانکۆ، ناتوانم. بۆ کوڕەکەم بۆ فەرهادیان ئەیاوەردوو بۆ واکەی باژیان پێوتم ناتوانم بگەڕێمەوە زانکۆ، ناتوانم. من لە گۆ ژیانی خوێن و زانکۆ لە گوێ باوە گیان. چاوەکەم تەحملکە، ئەبێ هەمووان تەحملکە. تۆ چیم و هەر ئەم ساڵە ماوە باشە باوکە؟ ئی کوڕەکەم